کاک جەبار سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت بۆ ئەم دیمانە کورتە بە سەرەتا لەوێەوە دەست پێ بکەین بیرکردنەوە لە سەردانیکردنی ئەفرین لە پەرلەمانی سویددا چۆن دەستی پێکرد. مەبەستی سەردانەکەی من سەرەتاوە بوو کە خوێندنەوەی بکەم بۆ سیستەمی دیموکراسی لە ڕۆژاوای کوردستان یاخود بە وشەیەکی تر باکووری سووریا و کانتۆنەکانی جزیرە و کۆبانی و ئەو شوێنانەی تری ڕۆژاوای کوردستان. پاش ئەوە لە نزیکەوە وردبوونەوە لەو بارودۆخەی کە ئێستا لە ئارادایە کاتێک دەبینین هێرشێکی سەربازی وڵاتێک بۆ سە وڵاتێکی تر بۆی لە نزیکەوە. ئەوە دوو هۆی سەرەکی گەشتەکەی من بوو بۆ ڕۆژاوای کوردستان. پەرلەمانی سوید چۆن پێشوازیان لەم هەوڵەی جەنابەت کرد؟ هەڵبەتە لە ڕووی یاساییەوە ئەوان مۆڵەتیاندا هەرچەندە جێگەری سەرۆکی پەرلەماندا ئەوای لە من کرد لەبەر باری ئەمنی کە لە بەرەوەی ناگیرە لەوێ و سەقامگیر نییە لەوێ داوای کرد کە ئەگەر بتوانم نەچم لەوانەیە نەکومەتسی بێتە سەر گیانی من، بەڵام من بە گرنگم زانی و سپاسم کرد بۆ ئەو خەمخۆریەی ئەوان، بەڵام وتم من هەر بەردەوامە بووم و دەچم بۆ بینینی بارودۆخەکە و خوێندنەوەی سیستەمی دیموکراسی لە ڕۆژاوای کوردستان. لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردوودا کە لە باکووری سووریا بوو یا ئەوەی کە پێ دەگوترێ ڕۆژاوای کوردستان لە ڕووی دیموکراسی و دامەزراوەیی ئەو حکوومەتە خۆجێیانەی کە هەن چیت بینی؟ خوێندنەوەکە چۆن بوو؟ کاتێک ئێمە خوێندنەوەکەین بۆ ڕۆژاوای کوردستان دەبێ لە چوارچێوەی بارودۆخەکەی سووریا بێ، چکە سووریا ئێمە ناتوانین بەراوردی ڕۆژاوای کوردستان بە سویسرایان وڵاتێکی ترکەوە بەراوردیکەین بە دیمەشق و بەراوردیکەین بە حەلەب و بەراوردکەین بە ڕەقە و بەراوردی بە ئەدلب و بۆ شوێنانە. کاتێک بەراوردیەکەی لەگەڵ شوێنەکانی تر و سووریایە بەراورد ناکرێت، چونکە لەوێ ئارامی هەیە، لەوێ سیستەمێک هەیە، لەکەم حکومڕانیەک هەیە، لەوێ گەمدەڵی نییە، لەوێ سەرەتای سیستەمێکی تازەیە. لە شوێنەکانی تر کە وێران بووە لە ڕۆژاوای کوردستان خەریکی دامەزراوەییکردنی کۆمەڵگان لەوێ، ئەمە شتێکی تازەیە کە کاتە سەیری دەور و پشتەکەی ئەو ناوچەیەکەی زۆر جێ سەرنجە کە تۆ بچی بۆ ئەوەی ببینی چیە گوزەرێ لەوێ و چۆن توانیویانە ئەم ڕەوشە ئارامە بێن ئاراوە. کاک جەبار بۆ خۆشت دەزانی لە باکووری سووریا یا با بڵین لە ڕۆژاوای کوردستاندا شەڕی دژی داعش هەبووە. ئێستا تورکیا دەستی کردووە بە هێرشەکانی بۆ کۆنتڕۆڵکردنی ناوچە کوردنشینەکانی ئەفرین. ئەمە چ جۆرە کاردانەوەیەک و کاریگەری هەیە لە ناو خەڵکدا بەگشتی لە شەقامی ڕۆژاوە؟ هەڵبەتە وەکو هەمومانەزانین چه ئەفرین چه بۆ نمونە قامیشلی و چه ئامودە و بێجگە لە کۆبانی ناوچەیەکی ئارام بووە، ناوچەیەک بووە کە خەڵقی پەناهەندەی عەرەبی زۆر لە خۆ گرتووە، ناوچەیە بووە کە ئەو خەڵقانەی ترسیان هەبوو، ترسولەرزیان هەبوو، چه عەرەب بوو بێ چ تورکمان بوو بێ هاتووە بۆ ئەو ناوچەیە. ئێستا کاتێک تورکیا هێرش دەباتە سەر بەشێکی ئافرین یاخود سەر ئەفرین، هەڵبەتە ئارامی دروزەکە و هەر من ئەو چەند ڕۆژەی کە لێوێ بووم دیم کە خەڵقێکی پەناهەندەی کە جاران لە ناوچە ئیدلیب بۆوانەوە هاتبوون لە ترسا ئەوەیان بەجێهێشت. مەترسیەوە هەیە ئەگەر تو شەڕەکە بەردەوام بێ خەڵقێکی زیاتر لە بچێتە دەرەوە نە ئارامیەک لەو شوێنەی کە ئارام بووە دەتوانین بڵێن ڕۆژاوە تەنها شوێنی سووریا بووە کە ئارام بووە، لەوێژ ئێستا تورکیا بەتەمایە ئارامی نێڵێت. بەگشتی ئەگەر پێم بڵێ لە ناو ئەفرین چیت بینی؟ تۆ لە چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی شاری ئەفرینی شەکرد. بەڵێ من سەردانی شاری ئەفرینم کرد و دوو ڕۆژ لەوێ مامەوە. ئەوەی کە دەبینیم پێش هەموو شتێ ورەیەکی زۆر بەرز ورەیەکی پۆڵاین کە خەڵقی ئەفرین هەیبوو بۆ بەرگریکردن لە خاکیان، بۆ
کردین لە شەرەفیان بۆ بەرگریکردن لەو هەستەی کە هەیەیانە کە ئەوان نایانەوە بچێنە ژێر ڕێکێفی دەوڵەتێکی ترەوە. ئەم بەرگریە بە دیار بوو، زۆر دیار بوو، بە تایبەتی لە ناو ئەو پێشمەرگانە یاخود ئەو گەریلایە کە دەچوون بۆ بەرەکانی بەرگری. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە لە ناو شارە دەبی شار ئارامە، هەرچەنە حکومەتی تورکیا زۆر شتی ناسایی کردووە. بۆ نمونە دەور و پشتی خەسخانەی بەرتۆپ باوە، بۆ نمونە قەبرستانەکان دوو قەبرستان هەبوو نزیکی 15 کیلۆمتر لە شارەوە دوورە بەر تۆپیاوە، لە بەرەوە ئێستا بۆ قەبرستانێکی تازیان کردوێتەوە هەر 200 مەترێک لە شارەکەەوە دوورە. شوێنی مێژووی کە شوێنێکن نابێ هیچ لێ بکرێ ئەوەی بردومان کردووە. ڕێگاوبانەکان هەندێک ڕێگاوبان بۆی ڕێگا بگرێ لە عەفرین بۆی بتوانن بچین بۆ شوێنەکانی ترەوە، هەم ئۆتۆمبیل و بارە هەڵگری بەرتۆپ و موشەگاوە هەم ڕێگاکەی هەوڵدووە ڕێگاکە بگرێ. ئەمانە هەمووی دەبینران و هەمووی دوکمنت کراوە، چ لەلایەن خەڵکەکەیەوە چ لایەن ئەوەی کە من دیم هەندێشتم دوکمنت کردووە. جگەلەوە هەندێ تاوانی جەنگ بۆ نمونە بەکارهێنانی ناپاڵم، بەکارهێنانی غازی کلۆر واتە چەکی کیمیاوی، ئەمە لە خەسخانە بەرپرسی خەسخانەکە و دکتۆرەکان کە ئێمە قسەم لەگەڵکردن لەوێ هەموویان وتیان ئێمە چ ئەوەی ئانەلیزی خۆڵەکەمان کردووە، خۆڵی ئەو شوێنانەی کە لێدراوە، چ ئەنەلیزی ئەو برینانیانەمان کردووە کە برینان بوون بەوە ئێمە دەتوانین بڵین یەک ناپاڵم دراوە لە هەندێ ناوچە، دووش چەکی کیمیاوی چەکی کلۆر کە کلۆری تیا بووە بەکارهێنراوە. کاک جەبار، خەڵکی عەفرین و هەروەها بەڕێوەبەرایەتی خۆجەیی لە عەفرین چیان پێویستە؟ ئەوەی پێویستیان بۆ نمونە پێش هەموو شتێ پێویستیان بەوەیە کە خەڵقێکی پەناهەندەی زۆر ئێستا ڕووی کردوتە ناو شارەکە، زیاد لە 50,000 کەسە بە وتەی سەرۆکی شارەوانی لەوێ پێویستیان بەوەیە خەڵق نانیان بۆ ئامادەکە، نانیان باتێ، شوێنیان باتێ، بەتانیان باتێ، جێگا حەسانەوەیان هەبێ، ئاویان هەبێ. ئەمانە بۆ نمونە هەمووی پێداویستین. پێداویستی ئەوەیان هەیە کە خواردن بە ئاسانی بتوانێت بێتە ناو شارەکەەوە. ئەمە شتێکی ترە. دوو پێویستیان بەوەیە کە کۆمەلگای نێونەتەوەی ڕێگا بگرێ لە هێرشکردنە سەربازیەکەی و تۆپبارانی هەندێک ناوچەی عەفرین و دەور و پشتەکەی ئەمانە هەمووی داخوازی خەڵکن لەوێ. پێ دووە پاشەوەی کە راپۆرتێک ئامادە دەکەی بۆ پەرلەمانی سوید، کاریگەریەکی وای هەبێ کە وڵاتی سوید بە سیاسەتی خۆیان لەگەڵ تورکیادا بچێتەوە یان هەر هیچ نەبێ ئەو کۆمەکانی کە جەنابەت ئاماژە پێکردن بۆ خەڵکی عەفرین و ئەو ناوچانەی دابین بکە؟ من پێم وایە هەتاکو و خەڵقی زیاتر لە وڵاتانی جیاواز بچن بۆ عەفرین لە نزیکەوە خۆیان ببینن، تاوانەکانی حکومەتی تورکیا ببینن چی ئەگوزرێ و چی ناگوزەرێ لەوێ، ئەوە باشتر ئەبێ. هەڵبەتە من پێم وایە هێزی زلهێزەکانی دنیا، ئەمە چه ئەمریکایە، ئەمە چه رووسایە، ئەمە چه ئینگلیستانە، چه ئەڵمانیایە، چه فەڕەنسایە، ئەمانە دەکرێ پرسەکە زیاتر بەرن بۆ پێشەوە و بتوانن تورکیا مەجبور کەنکەوە ئەو ئاگربەستەی کە بڕیاری لێدراوە لە نەتەوە یەکگرتوەکانەوە تورکیا ڕێزی لێ بگرێت. من پێم وایە بە ڕاپۆرتێک و دوو ڕاپۆرت ئەمە ناوەستێنێ، بەس پێم وایە ئەوە دەکرێ هاوکاریەک بێ بۆ ڕای گشتی بۆی بتوان بزانن لە نزیکەوە چیە گوزەرێ نەکو هەرچیەک لە عەفرینەوە دەرچێ بڵێنەمەی یەپەگەیەوە پروپاگەندەی خەڵکەکەی ئەوەیە، بەڵکو ئەوانەی کە چاویان بە شتەکانەکەی و لە نزیکەوە تاوانەکانە بینن بتوانن باسی ئەو تاوانە بکەن بۆی ڕای گشتی جیهانی کاریگەری هەبێ لەسەر حکومەتەکانی لەسەر پەرلەمانی وڵاتان بۆی فشار بێنە سەر تورکیا. کاک جەبار، لەم ماوەیەدا کە لە عەفرین بووی لە پەرلەمانی ئەوروپاوە هیچ پەیوەندیەکت پێوە کرا کە ئەو زانیاریانەی هەتا هاوبەشیکەی لەگەڵیانە؟ بەڵێ ئەمڕۆ لە ئەندامێکی پەرلەمانی ئەوروپاوە کە خەریکی ئامادەکردنی راپۆرتێکن لە سەر تورکیا داوام لێکرا کە بەگەیشتنەوەم بۆ سوید ئەو شتانی کە دیومە بتوانن بیگەێنم بۆ ئەوەی ئەوان بیکەن بە بەشێ لە راپۆرتەکەیان سەبارەت بە تورکیا. کاک جەبار، چ گرفتێکت هەبوو لەوێ کە لە ڕۆژاوا بووی؟
ئەو گرفتانەی کەم لە بۆ نمونە لە قامیشلی گرفتم نەبوو، لە ئامودە گرفتم نەبوو، لە کۆبانی گرفتم نەبوو. ئەو گرفتەی کە هەیە مەترسیەکانی تۆپباران بوو، مەترسیەکانی فڕۆکەکانی تورکیا بوو کە دەوترا جار بەجارێ لە پڕا دێن و لە شوێنان ئەدەن، جاروای لە ئۆتۆمبیل ئەدەن، جاروای لە خانوویە گەدەن، جاروای لەسەر ڕێگایە گەدەن، جاروای لەسەر شوێنێکی مێژووی ئەدەن کە ئێمە لەو شوێنانە بووین. هەڵبەتە هەموو کاتێ ئێمە معڕەز بوو بۆی لە پڕا فڕۆکەیەکی تورکی بێ و ئەو ناوە تۆپبارانکە یاخۆ بۆمبا بارانکە. ئەو مەترسیانە هەبوو، بەڵام لەگەڵ ئەوانەشە هەموویە ورەیەکی زۆر پۆڵین لای خەڵکەکە هەبوو، بە تایبەتی ئەو شەروانانەی کە لەگەڵ منابوون و دەچوون بۆ بەرەکانی بەرگری بە گۆرانی و بەخۆشیەوە بە شانازیەوە ئەچوون و دەیانوت ئێمە بەرگری لە خاکمانەکەین. کاک جەبار بە دواپرسیارم سەبارەت بە بوونی هێزەکانی سووریا بێ لەو ناوچانە، پێ وایە سووریا بتوانێت بۆ ماوەیەکی درێژ ئەو داکۆچە لە عەفرین یا لە سنووری وڵاتەکەی خۆی بکات؟ ئەوەی من دیم بەژم شوێنێکی زۆر چوو من لە ناو هەرێمی عەفرین خۆیان سووریا منەدی، چکە سووریا با بڵێن هێزەکانی سووریا مەبەستم هێزەکانی سووریا هێزەکانی سووریا لە دەرەوەی سنووری عەفرینن، واتە ئەگەر هێزەکانی سووریا لەوێ بوونایە لەوانە بوو ئەوسا تورکیا نەیتوانیەوە بۆ ئاسانێ، لەوانەشە هەر بە مەبەست بێستەم تۆپبارانە بکە بۆی هێزەکانی سووریا و سوپای سووریا بتوانێت بێتە ناو عەفرینەوە و ئەو ئەزموونەی کە ئێستا لەوەیە کوردەکان توانیویانەوە دەستی بێنن لە ناوی بەرن. ئەوەی من دیم سوپای سووریا زۆر دوور بوو لەوێ، نزیکەی 3 کاتژمێر بەو ڕێگانەی ئێمە پیاڕۆشتین لە عەفرینەوە دەرەچووی 2 ساعت و نیو 3 ساعت بوو هەتا گەیشتیتە هێزەکانی سووریا. کاک جەبار سوپاست دەکەم. سپاس بۆ خۆتان، سپاس بۆ گوێگرانتان.